کە خەڵک نیانە ژیانە. لێکدانەوەی دروشمی ژن ژیان ئازادی کە بە ملیۆن کەس لە خەڵکی وەگیان هاتوو لە دەست کۆماری ئیسلامی هاواری دەکەن، نیشانەی نەبوونی ژیانێکەکە کەرامەت و شکۆی ئینسانی تیادا پارێزراو بێت. هەروەک ئەوەی کە لەم دروشمەدا بوونی وشەی ژن نیشانەی بوون و حزوری ئاپاردادێکی جنسیەتی و هەڵاواردنی نیهادی نەبووە لە دژی ژنان. هەر ئەو جۆرێکە دروشمی ئازادی بەڵگەی بوونی خەفەقانێکی مەسەبیە و ئاماژە بە حاکمیەتی ڕژیمێکەکە دژایەتی ذاتی لەگەڵ هەموو چەشنە ئازادیەکی فەردی، سیاسی، کۆمەڵایەتی و فەرهەنگیدا هەیە. بەڵام واژەی ژیان لەم دروشمەدا هاواری خەڵکێکەکە لە سەدەی 21دا و وێڕایبوونی دنیایەک لە سەرچاوەی سروشتی و هێزی داهێنەری ئینسانی زۆربەیان تەنانەت خاوەنی نزمترین ئستانداردەکانی ژیانێکی نۆرماڵ و ئاسایی نین. سەرەتاییترین پەیوانەکانی ژیانێکی نۆرماڵ و ئاسایی هەبوونی مەسکەنی گونجاو، دەستڕاگەیشتن بە دوکسر و خزمەتگوزاری دەرمانی، ئاموزشی بە خۆڕایی لە هەموو ئاستەکاندا، هەبوونی هەغدەستی گونجاو بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانێکی ئینسانی لەگەڵ خۆراکی گونجاو، ئاو هەوای سالم و پاک، بیمەی دەرمانی و بێکاری، هەبوونی ئیمکاناتی تەفریحی و ئاسایش، ئەمنیەت و بەهرەبەندبوون لە مافە سەرەتاییە تاکە کەسی و کۆمەڵایەتیەکانە. بە پشتبەستن بەو ئامارە حکوومەتیانەی کە لەگەڵ ڕاستی کۆمەڵایەتیەکان گەلێک جیاوازن، زیاتر لە نیوەی خەڵکی کۆمەڵ لە هەژاری بە تەواوەتیدا دەژین. 17% خوارەوەی کۆمەڵگا توانایی دابینکردنی لانی کەمی پێداویستیەکانی زەروری ژیانی خۆیانیان نییە. تەرجەمەی ئەم هەژاریە بە تەواوەتیە بۆ پێناسەی ژیان واتە خەڵک مەسکەنی گونجاویان نییە و یان بێ مەسکەن و کارتۆن خەون. سڵامەتیان لە مەترسیدایە لەبەر ئەوەی بیمەی دەرمانیان نییە و هەزینەی دەرمان، دوکتور و نەخۆشخانە بۆ ئەوان زۆر قورسە و منداڵەکانیان بەناچار لە نێوەڕێدا دەست لە خوێندن هەڵدەگرن و ڕەوانەی بازاری بێڕەحمی کار دەبن، واتە پەرەستەندنی خەسارە پڕ ئازارە کۆمەڵایەتیەکان. خەڵکێکە خۆراکی باشیان نییە لە خواردنی میوەی تازە، گۆشت و ماسی بێبەشن، لە کامدا سیستمی بەرگری جەستەیان لە بەرامبەر نەخۆشیەکاندا لاواز دەبێت. منداڵان و ژنانی دووگیانیش لانی کەمی ویتامینی پێویستیان پێدەگات. پیسبوونی ئاوهەوا ئەو خێرانە ژینگەیانەی کە بەشێکیان سەرچاوەگرتوو لە سیاسەتە کۆنەپەرستانە و نازانستیەکانی حاکمانی ئیسلامیەوە سەرچاویان گرتووە، بوونەتە مەترسی جددی لەسەر سڵامەتی خەڵک. دامەزراندنی ناوەندەکانی پارازیت بۆ لە کارخستنی ڕاگەیەنەرەکانی جەرەوەی سنوور لە گەڕەکەکان بوونەتە هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشی جۆراوجۆر و لەوانە سەرەتان. بێکاری و نەبوونی بێمەی بیکاری واتە داسەپاندنی هەژاریەکی بەرین بەسەر خەڵکدا و هەژارکردنی ئاگاهانە تا خەڵک کاتی پێویستی بۆ بیرکردنەوە لە ژیانێکی شیاوی ئینسانی ئەمڕۆیی نەبێت. لەگەڵ گشتەمانەدا سوکایەتیکردنی سیستماتیک بە خەڵک لەلایەن حاکمانی ئیسلامیەوە، داسپاندنی یاسای کۆنەپەرستانە و سەدەناوەڕاستیەکان، گەندەڵی و تاڵانچیەتی نجومی یاخوندەکان و فەرماندە نظامی و سیاسیەکان گوشارێکی دەرونی قورسە بۆ سەر خەڵک. بە کورتی وشەی ژیان لە دروشمی جوان و پڕواتای ژن ژیان ئازادیدا واتە ڕووخاندنی کۆماری ئیسلامی، دابین و زەمانەتکرانی ژیانێکی ئینسانی شیاوی دنیای ئەمڕۆ بۆ خەڵکی ئێران.